بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان سەرەتا داوای لێبوردن دەکەین کەمێک بەرنامەکەمان دواکەوت لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئایندەی هێزەکانی ئەمریکا لە عێراق و سووریا دەکەین دوای ئەو بارگژیانەی کە لە عێراق بۆ سەر هێزەکانی ئەمریکا و وەڵامی هێزەکانی ئەمریکاش بۆ گروپە چەکدارە شیعەکان هەبوو ئەمڕۆ لە ناوچەی بابل هەروەها لە پارێزگەی ئەنباریش وەڵام هەبوو بۆ سەر هەرێک لە حیزب الله و نوجەبا باز لە ئایندەی هێزەکانی ئەمریکا لە عێراق و ئەمڕۆژ باز لەوەکەی کە نامەیەکی ئەمریکا گەشتووە بە حکوومەتەکەی سوودانی و بە هەمان شێوە لەسەر ئاستی سووریاش باز لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکرێت گۆڤاری پۆلسی نەزاری چەند سەرچاوێک لە وەزارەتی بەرگری و دەرەوەی ئەمریکا باسی لە وەکتو ئەمریکا بیر لە کشانەوە دەکاتەوە لە سووریا و باز لە ئایندەی هەرێمیش دەکەین دوای ئەو داواکاری کێستە هەیە بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق لەگەڕێک لە بەڕێزان دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هۆزیری و لێکۆڵینەوەی استراتیژی لە هەولێرەوە هەروە دکتۆر جەبار قادر نووسەر و لێکۆڵەری سیاسی قسە لەسەر ئەم پرسانەکەی سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر عوسمان بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەین سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم بۆ ئەم هێرشەی کە ئەمڕۆ کرا سەر گروپە چەکدارە شیعەکان لە ناوچەی جوف و سەخر لە بابل و بە هەمان شێوە لە پارێزگەی ئەنباریش وەڵامی ئەمریکیەکان هەبوو و ئێستا داواکاری بڵێن لایەنە عێراقیەکان بە تایبەت شیعەکان هەیە بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا. کاک دکتۆر عوسمان گوێ لێ ئێمەیە؟ بەڵێ گوێم لێتان بەناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە بینەرانتان سڵاو لە میوانە بەڕێزەکەتان دکتۆر قابل مامۆستای بەڕێزم بەڵێ ئەو ڕووداوەی کەوا ئەمڕۆ ڕوویدا بەم بەنیزووە بەڕاستی ڕووداوێکی گرنگە و لە لای بینەری کوردی زۆر گرنگە ئێمە هەموو ڕەهەندەکانی وەکو خۆی تێبگەین لێی ئەوەی کە بیستمان و بینیمان ئەوەیە کەوا ئەمریکیەکان هەر بەیانێک کە لەلایەنی وزارەتی باڵێن بەرگری ئەمریکا دەرچووە لە پەنتەگارەوە ئەڵێ ئێمە دامان لە سێ خاڵی ئەو گروپانەی کەوا نێزگن لە ئێران لەکۆ ئەو گروپانە چێن یەکێکی نوجەبایە یەکێکی حەشد شعبیە طبعا هەستێکی حەشد شعبیە نوجەبا و حزب اللهە ئەم دوانە کە بە ئاشکرا ئەڵێن کە ئەو عملیاتە ئەسکەریانەی کە ئەیکەن دژی ئەمریکا باشکرا لێپرسیاوەتی خۆیان ئەڵێن لەبەرەوە ئەمریکا هەستا ئەم جارە بە تۆڵەسەنەوە بۆچی ئەم جارە تۆڵاسەنێتەوە چونکە لە ڕۆژی شەمووی ڕابردوو چل موشک درا لە با بڵێن لە معسکەری عینولاسەد وەکو دیارە کوژرا و زامداریان هەیە هەرچەندە ئەمریکیەکان لەبەر مۆراڵی خۆیان و لەبەر چەند فاکتەرێک هەرەڵێن چەند زامدارێکمان هەیە بەڵام دیارە ئەم جارە لێدانەکە زۆر جدی بووە بۆیان و پێویستیان بەوە بووە کە ساحب موقف بن لەبەرەوە ئەو هینیان کرد ئەمە معنای چییە؟ ئایا پەیوەندی عێراق و ئەمریکا لاپەڕێکی تازا کاتەوە ئایا ئەمە بەرەو باڵێن بەرەو زیاتر گرژێتیە ڕوە پەیوەندیەکان نا بە خوێندنەوەی من ئەمە وایە ئەمریکا نامەیەکە نێرێ بۆ ئەو گروپانەی کەوا لە عێراقن لەمە دووە لە سەربازی ئێمە بدرێ ئێمە لێتانە دەین ئەوە یعنی پەیامەکە واضحە ئەوەیە بەڵام ئەمە بە هیچ جۆرێک ئەوە نییە کە ئیدارەی ئەمریکی قەراری داوە شەڕەکە لە عێراقا بە تایبەتی دیژی گروپەکانی نێزگ لە ئێران بەرپراوانتر بکە چونکە ئەوە نە لە بەرژەوەندی ئێرانە نە لە بەرژەوەندی ئەمریکایە ئەمریکا ئێستا زۆر زۆر ئەهمیەتە داتە شەڕی غەزا لەبەرەوەی حەلیفێکی هاوپەیمانێکی استراتیجی خۆی بەڵێ کاکتۆر
بەڵێ کاکتۆر گوێمان لێ فەرموو حەلیفێکی خۆی لە شەڕێکی زۆر سەختایە و ئەوان ئەیانەوێ بۆ ئیسرائیل لە بەرژەوەندی خۆیانە ئیسرائیل ئەو شەڕەی تەنیا لەگەڵ غەزەیە بێ حتا هەموو تااقاتی خۆی تەرکیز کاتە سەر ئەو شەڕە دوایی ئەمریکا ئەزمموی هەیە یعنی لەو ئەزمونانەی کەوا با بڵێن لە سۆماڵ هەیەە لە عێراق هەیەە لە کاتی سەدام لە چەند شوێنێکی تر هەیەە لە لیبیا بە ڕاستی نازانن سەر لە نوێ شەڕێکی بەرفراوان لە عێراقا یان لەگەڵ ئێرانە دەستی پێ بکە ئەوان ئێستا لە استراتیجێتی ئەوانە ئەو هینەی هەیە ئەو گرژیە هەیە لە ناو عێراق و حتا لە لوبناان چەندەها جار لە تەڕەفی سێمەوە نامانێرن بۆ حوثەکان بۆ حزب الله بە تایبەتی بۆ حزب الله نامەیان نردووە هەفتەی بەلێستا لە گاردێنی بریتانی خوێنمەوە ئەڵێ تکایە ئێوە بکشێنەوە بە دوای نەهری لیتانی حتاکو و گرژی نەبێت یعنی بەڕاستی ئەمریکا بە هیچ جۆرێک ناوێ ئەو شەڕە بەرپراوان بێت لە بینی با بڵێن عێراق و خۆیدا بەڵێ دێمەوە خزمەت بەزەگەر بە کورتی وەڵامی و پرسیارشمان بدەیتەوە سەبارەت بە بۆچی ئەمریکەکان هیچ وەڵامێکیان نەبوو لەسەر و هێرشەی بڵێن هێرشی موشکی ئێران بۆ سەر چەند ناوچەیەکی هەولێر و ئەمڕۆژ کە باسییان کردووە لە وەڵامی بڵێن هێرشەکان بۆ سەر بنکەی عین ئەسەد بەڵێ مامۆستا بڵێت ئەوەی جەنابتە فەرمی زۆر ڕاستە ئەگەر سێری بەیانەکە بکەی لۆید ئۆستن خوێندێ وەزیری بەرگر چێڵێ ئەڵێ ئێمە لەسەر داوە لەسەر تەوجیهات و ئاماژی سەرۆک بایدن هەستاین بەم ئۆپەرەیشنە بۆ تۆڵە سندنەوە لەو هێرشانەی کراوەتە سەرمان لە عین ئەسەد یعنی تهدیدیەکە بەڵام سوال ئەوەیە احتیمالە زۆر ئەمڕۆ خەڵک لە کوردستان بپرسێ ئەی بۆچی لە هەرێمە درێ لە بەو شێوەیە تقریبان 12 موشک درا و سیڤیل کوژرا بۆچی ئەمریکا بێ هەڵوێست بوو حەزەکەمەوە بڵێم ئیدارەی بایدن خۆی ئیدارەیەکە بە جۆرەی ئەو محەلانەی لە ئەمریکان ئیدارێکی زعیفە لەبەرەوە ئەتوانم تا ڕادێ وا بڵێم لە هەمان کاتە بە نسبەتی ئەمریکیەکان خوێنی ئەمریکی زۆر گرنگترە لە خوێنی هاوڵاتێکی تر کە ئەوش هاوڵاتی هەرێمی کوردستان بێ چونکە بۆچی واڵێن چونکە ئەمریکا ئێستا بەرەو هەڵبژاردنە ڕوە بایدن و هەمان کاتە وەزیری بەرگری خۆی لۆی دۆستت وتی ئێمە ئەمانەوێت هەموو کەسێ بزانێ ژیانی سەربازەکانی ئێمە زۆر گرنگە لای ئێمە و ئێمە ئامادەین هەموو کاتێک بەرهەڵستی لە ژیانی هاوڵاتەکانی خۆمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین یعنی ئەوەی ئەمەوێ بڵێم ئەوەیە ئەبێ خەڵکی هەرێم ئەوانەی لە با بڵێن ئەوانەی لە بریارن لە هەرێمدا ئاگادار بن بێنەوە ئەگە کوردستان ئەگە هەولێر لە دوا ڕۆژە ئەگەر بێت حتا لەوە بەهێزتر لێ بدرێت با بڵێن بەشێکی زۆری شاری هەولێرش بکەوێتە ژێر هێرشی ئێرانیەکان پێی ناچێت ئەمریکیەکان ساحب هەڵوێست بن ئەمە حەقیقەتێکە ئێمە ئەبێ ئەمە بزانین ئەمە من زیادە ڕەوی لەمە ناکەم 4 ساڵ بەلێ ئێستا حوتێکان دایان لە ئارامکۆ عینی بە موشکێکی زۆر بەرژەوەندی ئەمریکا شەریکەی نەوتی ئارامکۆ لە سعودیا نیوەی بەرهەمێنانی نەوتی سعودی وستا ئەمریکیەکان بەس سەرکۆنەی ئەو کاریان کرد لەبەرەوەیە ئەمڕۆ سێرەکەین محەممەد بن سەلمان جێگری با بڵێن شانشینی سعودی محاولاکە پەیوەندی خۆی
لەگەڵ ئێرانە باش بکە، لەگەڵ سینا باش بکە، لەگەڵ رووسیا باش بکە، لەبەرەوە بۆی ڕوون بۆ ئەمریکیەکان ئامادەنین بە تایبەتی ئیدارەی بایدن. ئایا سوپاس دەکەین کاکتۆر چۆنە بێ ئەوە مەسەلەیەکی ترە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت دەچین لای کاک دکتۆر جەبار قادر. کاک دکتۆر سوپاسی ئامادەبوون دەکەین بۆ بورەمان دوشمان کردی تاوەکو سکایپەکە تەرتیب بوو. لەوە دەست پێ بکەین هیچ بڵێن نیازێکی ئەمریکیەکان هەیە بە تایبەت لەم بارودۆخێک کە هێرشێ ڕۆژانە بۆ سەربنکەکانی ئەمریکا عێراق بەجێبێڵن و داواکاری بڵێن حکوومەتی شێ لە وەلایەنەکانی شیعەکانی تارکە حکوومەتیان پێکەناوە داوای خشتێکی زەمەنی دەکەن بۆ چوونە دەرەوە هێزەکانی ئەمریکا. بەڵێ ئەم کاتتان باش سڵاو ڕێزم بۆ جەنابتو بۆ دکتۆر عوسمان هاوڕێ بەڕێز و بۆ بینەران. ئەوەی ڕاست بێ ئەمریکیەکان ئەم ڕۆنامەیەکیان بۆ حکوومەتی عێراق ناردووە و پێدەچێت لە نامەکەدا بە لە ئاگربەستەکەن بۆ ئەوەی و توێژەکان دەست پێ بکەن واتە هەتاوەکو ئێستا خۆیان دەدزیەوە هەندێک کاتیان دەکوش بزانن چۆن دەبێ شتەکان، بەڵام پێم وایە لە کۆتاییدا ئامادەن کە دەست بە وتوێژەکان بکەن. هەڵبەتا وتوێژانە ماوەیەک دەکێشن و لەسەر چی ڕێک دەکەون و لەسەر یان پرسەکان چین ئەوەیان بابەتێکی کرایانی، بەڵام ئەوەی کە نیەتیان وایە و پێم وایە دەکشێنەوە ئەوەیە کە کۆمەڵێ بەڵگەنامە هەیە دەنگ دەداتەوە ساوکارەمان چاکەکەن. بەڵێ ئێستا مەسەڵەن کۆمەڵێ بەڵگەنامە هەیە، لەو بەڵگەنامایانە هەمووی بەڕوونی ئاشکرا کراوە چۆن و کەی و بەچی شێوازێک عێراق دەتوانێت داوا بکە یا ئەمریکا دەتوانێت بەبێ ئاگادارکردنەوەی عێراق بکشێتەوە چی ئەمانە چی لە ئەو ڕێکەوت چی لەوەی کە دایالۆگی استراتیجی کە لە ساڵی 2021 بوو و چی لە ئەم وێژانەی دوایی نازانیم گوێتان لێمەوانە بەڵێ فەرموویان ئەم وێژانەی دوایی کە دەڵێن ئێمە ئامادەین قسە بکەین لەسەر نەخشەیەک بۆ کشانەوە لەسەر خشتەیەک دابنین، بەڵام ئامادە نین لە ژێر هەڕەشەی تۆپ و بردومانکردن و ئەمانەیە واتە جۆرێک لە ئەوەی پێی دەڵێن پرستیژ هەیبەتی ئەمریکا بپارێزرێ لە کشانەوەدا وا پیشان نەدرێ بە تایبەتی دوای ئەو کشانەوە پڕت لە شەرمەزارەی کە لە ئەفغانستان تووشی بوون نایانەوێ دیمەنێکی تر وا دووبارە ببێتەوە، بەڵام ئەوەی کە دەکشێنەوە و ئامادەن قسە لەسەر کشانەوە بکەن ئەوەیان پێم وایە هەر ئەمڕۆ ئەو نامەیەی کە داوێنە بە وزارەتی دەرەوەی عێراق لەو نامەیەدا ئەوەیان ئاماژەیان بەوە کردووە کە ئامادەن دەست بە وتوێژەکان بکەن، بەڵام بۆ ئەمە دەبێ جۆرێک لە هێورکردنەوە هەبێ ئەو کاتە دەتوانن ئەوان بکەونە گفتوگۆیەکی جدی. بەڵێ یانی ئەو نامەی کە ئەمڕۆ فات حسێن باسی کردووە لە ڕێی باڵۆیزی ئەمریکا لە عێراق پێگەشتووە ئەوەیە کە قسە لەسەر خشتێک بۆ کشانەوەی ئەمریکا بکەن لە عێراق یاخود چووکان دەخوێنەوەی دیکە شەب و گوایە ئەمریکەکان هەڕەشەی کردبێ بە ئامانزگرتنی زیاتری حەشد لە عێراق. یعنی باوەڕ ناکەم هەڕەشە بێت چونکە ئەم ئیدارەیە ئێستا لە ئەمریکایە زۆر لاوازەوە، ئەم ئیدارەیە کە ماوەیەکی زۆرە لە ماوەی 3 مانگە ئەوەندە هێرشیان کراوەتە سەر هیچ هەڵوێستێکی وا توندیان پیشان نەداوە. هەڵبەتە شتێک هەیە ئەوەی کە پێی دەڵێن چوارچێوەی ڕوبەڕووبوونەوەکان دیاری کراوە. تەنانەت ئەمڕۆ وەزیری دەرەوەی ئێران دەڵێ ئێمە یعنی بە کەناڵی هینە لەگەڵ ئەمریکیەکانە ڕێککەوتوین لەسەر ئەوە کە گۆڕەپانی شەڕەکە زۆر فراوان نەکەین. ڕاستە ئێمە پشتگیری لە حوچیەکان دەکەین و حوچیەکان بڵێن بردومانی ئەو
ئەوانە دەکا بەڵام ئامادە نین شەڕەکە فراوان بکرێ. بۆیە یعنی جۆرێک لە ئەوە هەیە، بەڵام ئەمریکیەکان ئەگەر بیان وستایە هەڕەشە نامەکەیان هەڕەشە بێ، ئەوە لە پنتاگۆن و لە وزارەتی دەرەوەی ئەمریکاوە هەر لە واشنگتۆنەوە ڕادەگەینرا بە بۆچوونی من کە نامەکەیان ناردووە، داوای ئەوەیان کردووە کە جۆرێک لە هێورکردنەوە ببێ و ئەوان ئامادەن ماوەیە کاتێک دیاری بکەن بۆ ئەوەی وتوێژەکان لە نێوان هەردوولادا دەست پێ بکەن. باشە بەس کاکتۆر ئێستا ئەمریکیەکان مانەوەی ئەمریکا لە عێراق بۆچی ئەمریکا دەوێت بمێنێتەوە؟ هەدەفەکە چیە؟ لە کاتێکە بۆ نمونەوەی کە دەسەڵاتدارن کە لایەنە شیعەکان داوای کشانەوە دەکەنەوە پێشتر بڕیارێکی پەرلەمانی عێراق هەبوو لە 2020 بەوەی کە هێزەکانی ئەمریکا لە عێراق دەربچن. بەڕاستی لە ماوەی 20 ساڵی ڕابردووە کۆمەڵێ زۆر پەیوەندی لە بین عێراق و ئەمریکا دروست بووە و ئەوانە ڕەنگیان داوەتەوە لە ئۆچی ئەو ڕێکەوتنامەی چوارچێوەی استراتیجی و تەنها مەسەلەکە مەسەلەی ئەمنی نییە، مەسەلەی بڵێن چەکدارکردنی سوپای عێراقە، ئەو سیستێمە چەکەی کە ئەمریکا دایەتی بە سوپای عێراق. ئێستا عێراق ناتوانێت لە ناکاو جارێکی تر مەسەلەن بگەڕێتەوە بۆ چەکی رووسیا، دوای مەسەلەی ئابووری، مەسەلەی دۆلار، مەسەلەی پەیوەندی دیپلۆماسیەکان، مەسەلەی ئەوەی کە ئەمریکا لە زۆر فۆرمی نێونەتەوەیە پشتگیری لە عێراق کردووە و هەوڵی داوە هەڵوێستەکانی بپارێزێ و بەرگری لێ بکە. بۆیە پەیوەندەکان زۆر لەوە ئاڵۆسترن کە بە بڕیارێکی کوت و پڕ و هەبوونی ئەو هێزانە لە عێراق لە چوارچێوەی ڕێککەوتنێکە هاتوونەوە لەسەر داخوازی دەوڵەتی عێراق هاتوونە. ڕاستە ئێستا دەوڵەتی عێراق، حکوومەتی عێراق بە تایبەتی شیعەکان داوا دەکەن و دەسەڵات بەدەست ئەوانە، لە پەرلەمان ئەوان زۆرینن، لە حکوومەتی ئەوانە و لە هەمووی سیرتر کە بەلای هەندێک خەڵکەوە ئەمە وەکو شتێکی چاوەڕوان نەکراوە لە پرۆگرامی سیاسی دروستکردنی ئەم حکوومەتەیە هەیە کە ئەم حکوومەتە پەیمانی ئەوە دەدا کە لەگەڵ هاوپەیمانانە بکەوێتە وتوێژێکی وەکو دەڵێن بنیادنەر بۆ ئەوەی کۆتایی بەهێزە بێنێ. ئەمە لە پرۆگرامی سیاسی حکوومەتەیە هەیە کە هەموو ئەوانەی بڵێن هەردوو حیزبەکەی هەرێمی کوردستان لەگەڵ سوننەکانە لەگەڵ هەموو شیعەکانە جگە لە سەدر بەشدارن لەو حکوومەتەیە و لەسەر ئەوە ئیمزایان کردووە. بەڵام ڕنگ بێ ئەو کاتە وتبێتان ئەمە جارێک قسەیە و گوێی مەدەرێ، بەڵام ئەوە ئێستا کاتی هاتووە و پێم وایە یعنی پێدا دەگرن. تەنها لە یەک حاڵەتێکە بۆ ئەوەی قسەکەم تەواوکەم، حاڵەتێک ئەگەر بارەکە ئاڵۆز بێەوە، ئەگەر پێکدادان زیاتر ڕوو بدا، ئەوە پێم وایە ئەو توێژانە لە ماوەیەکی نزیکە دەست پێنار. بە کورتی دێمەوە خزمەتت پێشبینی چ کاتێک دەکەی بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا؟ باسی 2500 ساڵ باز دەکرێت، پێشبینی کراوە چەند ساڵی پێ بچێت؟ ئەمە یعنی گرێدراوە بە زۆر فاکتەرەوە. یەکێ لەو فاکتەرانەیە ئەو هێزانەیان کە لە ڕۆژئاوایە و ئێستا قسە و باسێکی زۆر هەیە و لە میدیای ئەمریکیەوە باسی ئەوە دەکرێت کە داوایان لە هێزەکانی سووریای دیموکرات کردووە لەگەڵ ئەسەدا جۆرێک لە هاوپەیمانی بکەن لە دژی داعش، واتە پێکەوە هاوکاری یەک بن. جۆرێک لەو هاوکاریە واتایەکی تری هەیە، واتای ئەوەیە پاڵیان پێوە دەنێن کە بکەونەوە توێژەوە لەگەڵ ئەسەدا و هەوڵ بدەن یعنی وەکو دەڵێ چارەنووسی خۆیان دیاری بکەن پێش ئەوەی ئەمریکیەکان ئەوێ بەجێ بێڵن و ببێ بە قسەیە گوایە ئەمریکا هاوپەیمانەکانی بەجێهێشتووە. لەبەر ئەوە ئەو هێزەی لە عێراقا بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندی بەوێشەوە هەیە و پەیوەندی بە زۆر فاکتەری ترەوە هەیە، بۆیە هەروە بە ئاسانی وتوێژەکانیش ببێ ڕنگ بێ ماوەیەک بکێشێ، ماوەکە چەندە، ئەوە لەسەر ئەوە پەیدا دەبێەوە. ئێمە بۆ خۆمان دەزانین بەشێک لەو هێزە شیعە عێراقیانەی کە ئەمڕۆ زۆر بە گەرمی داوای کشانەوەی هاوپەیمانانەکە، بەڕاستی ئەوان مەترسیان هەیە، مەترسیەکیان لە سەدر هەیە. ئەگەر ئەمریکیەکان لەوێ نەمێنن و یعنی خۆ سەدر دەتوانێت لە ماوەیەکی زۆر کورتە هەموو گۆڕەپانەکە داگیر بکە و ئەم هێزانە هەمویان
لە دەسەڵات دوور بخاتەوە. ئەوە مەترسیەکی زۆر گەورەیە، مەترسی ئەوەی جارێکی تر دەوڵەتە عەرەبیە سونەکان پشتگیری لە هەندێک هێز بکەن و لە ناوچە سونیەکانەوە جارێکی تر دەست پێ بکەن و پەیوەندیەکان لەگەڵ کوردستانیشا بەو ئاڵۆزیە. لەبەرەوە ئەوانیش کۆمەڵێ، بەڵام هیچ کەسێکیان ناوێرن ئەوەشی کە بیەوێ بڵێ ئەبێ لێرە بمێننەوە ناوێرن، لەبەر ئەوەی کە گوتارێکی پۆپولیزمی هەیە و دژی هەر کەسێک بڵێ ئەمانە با لێرە بمێنەوە و بەڕاستی مانەوەیان لەوێ یعنی هیچ کاریگەرێکی پیشان نەداوە. ئەوە تا کوردستان ڕۆژانە دەکەوێتە هەولێر حەریر دەکەوێتە بەر بڵێن ئەو ڕاکێتانە، بەڵام هیچ کاردانەوەیەکی وا بەهێز نەبینراوە لەو هاوپەیمان. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر، دێمەوە خزمەتت. بەڵێ دێمەوە خزمەت کاکتۆر جەبار. کاکتۆر عوسمان دێمەوە خزمەت بەڕێزت. سەرنجی بەڕێزت لەسەر و نامەیە کە دکتۆری شێکردنەوەی بۆ کە دەمڕۆ کە فواد حوسێن لە تۆڕی کۆمەڵایەتیە کەس کەمێک لەمەوبەر باسی لەو کەنامێکی گرنگی ئەمریکەکانی گەیاندووە بە سوودانی. سەرنجی لەسەر ئەو نامەیەوە، سەرنجی لەسەرەوەش کە ئایندەیە و ئیدارە کوردی کە لە ڕۆژاوە هەیە ئێستا میدیا ئەمریکیەکان باز دەکەن کە ئەمریکا نیەتیە لە ڕۆژاوە بکشێتەوە و قسە لەسەر کات و چۆنێتی کشانەوەشی هەیە لە ڕۆژاوە، داواش لە هەسە دەکراوە لەگەڵ ڕژێمی سووریا گفتوگۆ بکە. یعنی خۆی پێشەوە بێمە وڵامی پرسیارەکەت مامۆستا، حەزەکەم ئاماژە بەوە بکەم، یعنی ئێمە وجودی ئەمریکیەکان لە هەرێمدا ئەو پێگا عسکەریانە هەیەە و معسکراتانە هەیەە بەڕاستیەوە بە ئیتفاقە لەگەڵ هاوپەیمە لەگەڵ حکوومەتی بەغدا و هاوپەیمانیەکان. لێرەدا ئەمێ ئەو تێبینە بە خێرایی بڵێم بۆ ئەوە کە وابزانام زۆر گرنگە بۆ ئێمەی کورد. ئەگەر سارە و دوو هین قەراریدا حکوومەتی بەغدا بە ئەمریکیەکانی ود دەربچن بە جۆرەی عورفی دەولی، بە جۆرەی قانونی دەولی، حکوومەتی عێراق ئەو مافەی هەیە، ئایا مووقفی هەرێم چێ بێ لەو کاتەدا؟ چکە وجودی قواتی ئەمریکی لە هەرێمدا بە بەشێکە لەو ئیتفاقیەکەوە لە 2021 کە کراوە لە بین هاوپەیمانان و حکوومەتی عێراقی بۆ ڕوبەڕووبوونەوەی شەڕی داعش. اینجا من ئەمە ئەڵێم ئەمە زۆر گرنگە لەم کاتەدا وەزعی حکوومەتی ئەمریکی و پەیوەندیان لەگەڵ حکوومەتی عێراقی لە کێشەیەکی زۆرە. ئەمریکا تا ڕادێک لاوازە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕێی من ئەگەر وەفدێکی هاوبەشی پارتیوێکێتی با بڵێن وەفدێکی کوردی بچێ بۆ واشنگتن داوا بکە بابە ئێمە ئەگەر باسی هەموو ئەگەرەکان بکرێ لەگەڵ ئەمریکا، ئەگەر ئێوە حکوومەتی عێراق لێتانی داوا کرد عێراق جێبێڵن ئێمە لە هەرێمە مووقفی ئێمە چییە بێ یان چی بۆ ئێمە کرێ. ئەمە بەڕێی منین. اینجا دوای دێمە وەڵامی پرسیارەکەی جەنابەت مامۆستا حەکیم. ئەوەلەن ئەو راپۆرتە لە فۆرن پۆلیسی لە سایتی ئەوە من خوێنمەوە، ئەڵێ لە 15 مانگی نۆڤەمبەری پار ئەندامێکی کۆنگرس کە ئەندامی پارتی کۆماریە داوای کردووە ئەمریکیەکان ئەو هێزە ئەمریکیەیە کە 900 سەربازە لە سووریا دەربچێ، چونکەڵێ ئێمە هیچ بەرژەوەندیەکمان نییە لەمانەوەی ئەو هێزە لەوێدا. یعنی ئەڵێ ئێمە هاوڵاتی ئەمریکی باجە دەین بۆ شتێک کە لە بەرژەوەندی ئێمە نیە، لەبەرەوە داواکاریی زۆرەیە لە ناو ئەمریکا سوپای ئەمریکی نەک بەس لە سووریا بەڵکو لە عێراق و لە زۆر شوێنش بکشێتەوە. ئەمما بەنسبەتی ئایا ئەمە تەبان ئەم قەرارە حەزەکەمەوە بزانی ئەو اقتراحی با بڵێن ئەو مەشروعی ئەو کوڕە لە ئەو ئەندامەی کۆنگرس دای دەنگینەیەنا لە کۆنگرس فەشەل بوو. بەڵام ئەم نووسەری ئەمڕۆ کە ناوی گەرسن جیلەرە چی ئەڵێت؟ ئەڵێ من لە چەند سەرچاوەیەک جۆم لێ بوو لە پەنتەگان و لە
کۆشکی سپی کە ئەوان وەکو بڵێ بیر لەواکەنەوە چۆن وەکەی لە سووریا بکشێنەوە. ئەم ئەگەرە هەیە. خوێندنەوەکە چییە؟ خوێندنەوەکەی من ئەوەیە بۆی طبعاً سووریا تا ڕادەیەک ئەو گرنگە نییە وەکو عێراق بۆ ئەمریکا. عێراق مەسەلەیەکی ترە زۆر جیاوازە و خوێندنەوەیکی ترش هەیە ئەوەش هەیە طبعاً تورکیا ئەمڕۆ مووقفی لە شەڕی غەزەدا جگە لە سەرکۆنەکردن شتێکی وا عەمەلی نەکردووە. احتیمالە سەفقەیەکی سڕیە بێ ئەگەری هەیە سەفقەیەک هەبێ لە بینی ئیدارەی بایدن و حکوومەتی تورکی کە ئەمریکیەکان بکشێنەوە. طبعاً ئەگەر ئەمریکیەکان کشانەوە ئەوە حکوومەتی تورکی لەلایەکەوە حکوومەتی سووریا لەلایەکەوە لەو ئیدارەی هەیە کە پێڵێن باکووری سووریا ئەوە نامێنێت. یعنی ئەوەی بەسەر شۆڕشی کوردات لە 75 لە ئازاری 75 هەمان شکست بەسەر ئەوان دێ. لەبەرەوە ئەوان بە جۆرەی ئەو راپۆرتەی کە لە فۆرم پۆلیسیە ئەو چی ئەڵێ ئەمریکا اقتراحی کردووە بۆ با بڵێن قەسەد هێزەکانی سووریای دیموکرات کە بچن لەگەڵ بەشار ئەسەد بکەنە گفتوگۆوە حتاکو پێکەوە بتوانن ئیش بکەن هین ببنە هێزێک دژی داعش چونکە داعش سەر لە نوێ خۆیەگرێتەوە لە سووریا بە تایبەتی لە سنووری عێراق و با بڵێن عێراق و سووریا و ڕۆژاوای ناری فرات. ئەڵێ ئەو ئەگەرە هەیە و بەڵام ئەم کارەی کە هێزی با بڵێن قەسەدەیکە ئەتوانێت لەگەڵ حکوومەتی دیمەشق بیکە. من ئەم راپۆرتە بە گومان ئەزانم چکە لەم ڕۆژانەدا هێشتا ئیدارەی بایدن کەناڵێکی کراوەی لەگەڵ بەشار ئەسەد نەکردێتەوە هەتاکو بڵێ بە بەشار ئەسەد بە قەسەد بەسەرکردایەتی با بڵێن کوردەکانی پەکەکە لەوێ پێیان بڵێ بڕۆن با بڵێن دانوستان لەگەڵ ڕژێمی ئەسەد بکەن. بەس من وای خوێنەوە باشترە بۆ ئەوان یان بچن لەگەڵ تورکیا دەرگای مفاوەزات بکەنەوە یان لەگەڵ بەشار ئەسەد بیکەنەوە باوەکو ئێمەمان لێ نەیات. ئێمە لە 1974 یعنی سەدام تا ڕادەیەک ئامادە بوو شتێک بداتە کورد هەتا نیوەی شاری کەرکووک بدا بە کورد. بەڵام ئێمە کورد لەژێر خەڵەتاین بە وعدی ئیسرائیل و ئەمریکا ئامادە نەبووین ئەو شتە قبول بکەین. دوای ئەوە بوو کە وەختێ پەیمانی جەزائیر تەوقیع کرا سەرکردایەتی کورد داوای مفاوەزاتی کرد بەڵام سەدام وتی تازە تاخیرە لە تەسلیمبوون زیاتر هیچتان نییە. من وای بینم بۆ سەرکردایەتی کورد لە سووریا لە ڕۆژاوە باشترە بۆ خۆیان لەگەڵ لایەکە یان لەگەڵ تورکیا یان لەگەڵ بەشار ئەسەدا چونکە ئەمریکیەکان وەکو دیارە لەوێ نامێنن. بەڵێ دێمەوە خزمەت کاکتۆر عوسمان. کاکتۆر جەبار سەبارەت بە هەرێمی کوردستان و ئەگەر قسەی شتێ لەسەر سووریا هەرێمی کوردستان ئێستا وای لێ هاتووە ئەگەر بۆ نمونە لە حاڵەتێکدا ئەمریکیەکان ئەم ساڵیاخ و چەند ساڵی داهاتوو بکشێنەوە دەسەڵات وەکو دەسەڵاتی هەرێم ڕوبەڕووی بڵێ وەکو ئەفغانستانی لێبێت. خوێنەوەی بەڕێز چییە؟ من وای نابێت جارە دەربارەی بڵێ ڕۆژاوە بەڕاستی هەر ئەوەی فۆرم پۆلیسی نییە لە مۆنیتۆریش بە هەمان شێوە شتێک بڵاو کراوەتەوە کاینەن باس لەوە دەکاوە ئاماژە بە کۆمەڵی سەرچاوی گرنگ دەکا کە زانیاریەکانیان داوە کە جۆرێک لە قسە و باس هەیە دەربارەی ئەوەی کە ئەمریکیەکان و من پێم وایە ئەوە زۆر گرێدراوی ئەو توێژانە دەبێت لە عێراق
ئەگەر ئەمریکیەکان لە عێراق نەمان ئەوە ئەکیدە لە ڕۆژئاوا نامێنن بۆ چووکە ئەو کاتە زۆر زەحمەتە بێ بۆیان ئیلا بە ڕێگەی تورکیایە و تورکیا کە دوێنێ دەنگی بەوەدا کە سوید ببێ بە ئەندامی ناتۆ هەروە بە ئاسانی دەنگی نەداوە ئەوە یعنی وەکو دەڵێ نان و پیازی پێوە دەخواوە دەستکەوتی پێ بەدەست دەێنێ لەبەر ئەوە هەندێک وعدی لە ئەمریکیەکان وەرگرتووە چی دەربارەی چاک بڵێن F-16 بێ چی دەربارەی کۆمەڵی پەیوەندی تر بێ ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە من سەیرە بینم زۆر گوێم لە هەندێک خەڵکە بێ زۆر جار بەراورد لەگەڵ ساڵی 91 دەکەن ساڵی 91 بارێکی تر بوو ساڵی 91 بڕیارێکی نەتەوە یەکگرتووەکان هەبوو بۆ دروستکردنی ناوچەیەکی ئارام و هێزێکی نێودەوڵەتی دروستکرا بوو هاوپەیمانێکی زۆر فراوان و گەورە هەبوو ئێستا ئەو هاوپەیمانانەی لە عێراقن بە ڕێگای حکوومەتی عێراقا هاتوون و ئەوان تەنها لەگەڵ ڕاستە لەگەڵ حکوومەتی هەرێمادا دەنشن و یەکە بینن و قسە و باسەکەن و شتیوا بەڵام ئەوان بەرپرسیاری سەرەکین بەرامبەر بە حکوومەتی عێراق بۆیە هەر یەکێکیان دەرەچێ یعنی لە هەولێرە دەن ئەڵێن ئێمە لەگەڵ یەکێتی خاکی عێراقین یعنی هیچ بابەتەکە هیچ عیلا بەڵام ئەوەی کە هەندێک خەڵک وابیر بکەنەوە کە ئەو هاوپەیمان ئەو چەند سەربازە لەوێ نەمان ئیتر کورد وەزعی تێک دەچێ و هەموو شتێ دەڕوخێ و ئەوانە یعنی مەسەلەکە بەو شێوەیە نییە ئێستا ئەمڕۆی کوردستان زۆر جیاوازە لە 75 زۆر جیاوازە لە 91 ئەمڕۆ دنیا شتێکی ترە سیاست بە شێوەیەکی تر دەکرێت پەیوەندی نێو دەوڵەتەکان بە شێوەیەکی ترن مەسەلەی ئەوەی هەر کەسێک وەکو دەڵێ بیری لێ کردەوە و هێڕش بکات و پەلاماری خەڵک بدا و خەڵک بکوژێ و وێران بکات بەو شێوەیە ناکرێ و یعنی بەداخەوە ئەو بەرپرسانەی لە هەرێمی ئێمە کۆمەڵە شتی زۆر گرنگ هەیە کە دەبواە لەم 30 ساڵەیە بیان کردایە نەیان کردووە و ئەوە کۆمەڵێ زروفی خۆیان هەیە ڕەنگە بتوانن باسکەن بەڵام من ئیشارە بە یەک شتێکەکەم مەسەلەن ئەو هێزە گەورەی کورد کە لە دەرەوەی کوردستانە کە لە ئەوروپایە کە لە ئەمریکایە یعنی بەلای کەمەوە ئەوەی باز دەکرێت نزیکەی 2 ملیۆن کەسە ئەگەر ئەم هێزانە هێزی هەر چوار پارچەکە بیان توانایە کەڵکیان نەک بە شێوەیەکی حزبی بێن و هەر کەسێک گروپێک بۆ خۆی دروست بکە یا دەستگایەک بۆ خۆی دروست بکە ئەوە هیچ ئەنجامێکی نابێ ئەگەر هەوڵیان بدایە دەستگایەکی وا دروست بکەن نوێنەرایەتی ئەم جالیەیە بکە بە تایبەتمەندیەکانی خۆیەوە باوەڕەت هەبێ هیچ کەسێ نەیدەتوانی لە هیچ پارچەیەکی کوردستان تەعدا لە کورد بکە ئەو کاتە بە هەزاران خەڵک لە هەموو شارە گەورەکانی ئەم ئەوروپا و ئەمریکا ئەوان سەر بیرروڕای جیهانی دەبێت وەڵام بەداخەوە هیچ شتێ لەو بارەوە نەکراوە وەکو هێزێکی یەکگرتوو دروست نەکراوە وەکو هەوڵ نەدراوە کۆمەڵە چەکت هەبێ هەر دیفاع لە خۆت بکەین نەک بچی شەڕ لەگەڵ کەسا بکەین بەس ئەوەیە کە ئێستا مەسەلەن ئوکرانیا ڕۆژی وا هەیە 100 ئەوەی درۆنی ڕووس تێک دەشکێنێ ڕووس بە هەمان شێوە هەموو ئەم ڕێکخراوانەی کە هیچی ڕێکخراوەی دەوڵەتی نین هەمووی بۆ ئەنواع ئەشکال لەم جۆرە چەکانەی بۆ خۆی پەیدا کردووە بۆ ئەوەی خۆی بپارێزێ شارەکانی بپارێزێ بەڵام من نازانم طبعاً هەڵبەتە زانیاریم نییە نازانم بەڵام ئەوەی دەیبینم باوەڕ ناکەم لە کوردستان ئامادەکاریەکی لەو شێوەیە هەبوو بێ بەداخەوە باشە بەس کاکتور سەبارەت بە خودی دەسەڵاتەکە ینی وەکو دەسەڵات یاریمە وەکو قەوارەکەنا هیچ بنەمایەکی مانەوەی ماوە یاخود چکە زۆر جار پێیوەست دەکرێت مانەوەی ئەم دەسەڵاتە بە پشتگیری ئەمریکیەکان وەکو حکومڕانی پارتی یەکێتی مەبەستم نەک وەکو قەوارە دەستوریەکە ئەوان نییە من وای نبینم پارتی و یەکێتی بەڕاستی دوو هێزن خەڵکێکی زۆریانە هیچ نەبێ 9 ملیۆن معاش خۆریانە ئەمە ئەو خەڵکە ئەگەر بۆ هیچ نەبێ بۆ ڕزقەکەی خۆی هەرچەندە فەقیرانە ئێستا ڕزقەکەیانەوە تا وەکو بە قەترە دەدرێتێ ئەویش
چەندێکی ئەوەیە مەسا خەتای هەرێمە زۆر کەم دەتوانین من ئەوە سیاسەتی حکوومەتی عێراقە سیاسەتی بەغدایە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە بەرامبەر بە کورد وابووە هەر کاتێک دەستی ڕۆیشت بێ دەستی لە بیناقاقەی کورداوە ئەمە زانیاریەکە یعنی هیچ پێویستی بەوە نییە خەڵک زۆر ئاگادار بێ و زانیاری هەبێ بۆ ئەوەی لەم بارودۆخە تێبگا و ئەو هێزانە لە کۆتاییدا هەڵبژاردنێک دەکرێت ئەو هەڵبژاردنە چەندێ پاکن و چەندێ بێگردن و چەندێ ماڵی دەوڵەت و توانای دەوڵەت بەکاردەهێنرێ ئەمەیان مەسلەیەکی ترە بەڵام خەڵکێکە دەنگ بەو حیزبانە دەدا هەموو یعنی پارتیە یەکێتیە هەموو ئەو حیزبانەی تر کە لە کوردستانن کە لە پەرلەمانە بن کە لە حکومەت بەشداریەکەن ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان بە هەڵبژاردن دیان ڕاستە هەڵبژاردنەکانی ئێمە کێشەکان چارەسەر ناکا و ڕاستە هەڵبژاردنەکان لەبەر ئەوەی تۆ یعنی مؤسساتی ناوەندیت نییە کە هەموو دەسەڵاتەکان لە دەستی بێ لە دەستی حیزب نەبێ بۆیە ئەو قسەیە کە دەڵێ مەفلانە حیزب ئەگەر یەک مەقعدێکیش بێنم من هەر ئەو حیزبم و چونکە هێزی سەربازیم هەیە هێزی ئاسایشم هەیە پارەم هەیە کۆمپانیام هەیە لەبەرەوە لە کوردستان بەداخەوە ئەو میکانیزمەی کە یعنی کە گوایە بڵێن میکانیزمێکی دیموکراتیە و دەبێ نوێنەرانی ڕاستەقینەی خەڵک بگات بە پەرلەمان و کێشەکانی خەڵک چارەسەر بکە و کێشەی وڵاتەکە چارەسەر بکە بەداخەوە ئەمەی لێ نهاتووەتە دی بەڵام ئێستا کۆمەڵێ وەکو دەڵێ زەحمەتی تر هاتووەتەی ئەوش ئەوەیە کە دەسەڵاتی بەغدا هەموو شتەکانی لە هەرێم وەرگرتووەتەوە و هێشتا ڕازی نییە من هەندێک جار یعنی گوێم لەو وتوێژانە دەبێت کە لە بڵین تەلەڤیزیۆنی ڕسمی عێراقییان لەوانی تر دەبێ یعنی ئەوان تاوەکو ئێستا بڵین نەوتیان بردووە داهاتەکانیان بردووە هەمویان بردووە هێشتا دەڵێ نەوت تەسلیم نەکراوە و پارەکەی نەدراوە و چی و ئەوانە و بودجەکە ئەو بودجەیە کە ئەوان باسی لێوە دەکەن گوایە 12.67 بەڕاستی کە حسابی بۆ دەکەیت و ئەوەی مەسروفی فعلی چییە و ئەوەی سیادی لێ دەرەکەەوە ئەوەی هینەکەی هیچ کاتێ کوردستان 5 یا 6% بودجەی وەرنەگرتووە ئەمە یعنی ئەمە وەکو دەڵێ حساب و حسابکاریەکی زۆری نابێت لەبەر ئەوە کێشەی زۆر گەورەمان لە پێشە بەڵام ئەوەیش نییە کە ئیتر وەکو دەڵێ ئاش بەتاڵی لێ بکەین و هیچ نەماوە و هیچ نامێنێ چونکە ئەوانەی بەرامبەرمان بەڕاستی لە ئێمە خراپترە من چاوەڕوانی پێکدادان لە نێوان خودەکان لایەنەکانی بە دوور نابینم لە مەودایەکی ڕەنگ بێ چەند مانگدا ئەگەر ئەمریکیەکان سوپاس دەکەم دکتۆر کاکتۆر عوسمان سێ خولەکێکمان ماوە بە کورتی سوپاس دەکەین دۆخی هەرێم لێکەوتەی چی دەبێت بۆنم لە بڕیارێکی لەم شێوەیەوە وەکو کاکتۆر هیچ کاریگەرێکی نابێت ئەگەر ئەمریکەکان بکشێنەوە و دۆخی بڵێن وەکو دەسەڵاتیش بە کورتی بێ سوپاس دەکەم بە بۆچینی من بە هیچ زۆری ئەمریکیەکان نە لە عێراق و نە لە هەرێم ناکشێنەوە تەوا من ئەمەوێ بڵێم هەرێم هەتاکو ئەو ڕژێمانەی ماوە کە دژێ غەربن لە ئەبتاران لە ئەنقەرە لە بەغدا هەرێم ئەمێنێ هەرچەندە ئەو کوردەی کۆمان هیچ نەماوە ئەوانەی لە ناو دەسەڵاتن بکەن کە بۆ ئەم هەرێمە و ئەم قوارەیە نەمێنێ بەڵام بەداخەواڵێم ئەم قوارەیە هەرەمێنێت چکە زۆر لە بەرژەوەندی استراتیجی وڵاتانی غەربیە و ئەمە ئەفغانستان نییە ئەمە شوێنێکی تر نییە ئەمریکیەکان باشە زانن ئەگەر بێن لە عێراق دەربچن بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئێران پڕێکاتەوە ئیران ئەو بۆشیە پڕەکاتەوە اینجا کوردستان دەوڵەمەنە بە کانزاکای عێراق زۆر دەوڵەمەنە
بە هیچ زۆرێک من نەم خوێندووە حتا ئەگەری هەیە بەڵام احتیمالە ئێران و بیلیشیاکانی نێزیک لە ئێران محاولە بکەن بە زۆر ئەمریکیەکان دەرکەن بەڕێی من ئەمریکا بەو ئاسانیە جێی نایەڵێت باشە عێراق ئەمێنێت لە ئەمریکا لە عێراق و لە هەرێمی کوردستانش ئەمێنێت. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر عوسمان. کاکتۆر جەبار بە کورتی بۆچی ئەمریکیەکان هەڵوێستێکی لاکەرەوە لەسەر و هێرشی سەرهەولێر نییە هێرشی تریش بکرێت پێ دوای هەڵوێستیان نابێت زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم. پێم وانە چکە ئەوان قسە بەیانێک دەرەکە قسەیەک دەکەن بەڵام بەکردەوە نەخێر چکە ئەوان دەڵێن ئێمە مهمەکەمان یعنی سنووردارە بەڵام من پێم وانە ئەمریکیەکان ئەگەر حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق داوا بکەن ئەبێ لە عێراق نەمێنن لە عێراق بمێنن باوەڕ ناکەم بمێنن و ئەو کاتە ناتوانن لە کوردستان بمێنن ڕنگ بێ بە شێوەیەک لە شێوەکان کەناڵی پەیوەندی چی ئەمانە هەبێ و لە دوورەوە بتوانن کاریگەریان هەبێ بەڵام بەوەی لەوێ بمێننەوە ئەگەر حکوومەتی عێراق پێدا بگرێ و پەرلەمانی عێراق قەرار دەربکە ئەوە دەبێ بڕۆ. سوپاسان دەکەم. بەڵێ سوپاسان دەکەم بەڕێز دکتۆر جەبار قادر نووسەر و لێکۆڵەت کە لە هۆڵنداوە لەگەڵ مامی هەروە دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ زیرو لە کۆنەوەی ستراتیجی کە لە هەولێرەوە لەگەڵ مامی. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتانەوە.